بە هەواڵێک دەست پێ دەکەم کە فەرمانبەرانی سنووری پارێزگای سلێمانی بە پلەی یەکەم و فەرمانبەرانی سنووری پارێزگای سلێمانی دۆچی بە پلەی دووەم شڵەژاندووە. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان گشتانێکی بۆ ئیدارەی هەولێر کردووە، دەڵێت تاوەکو 27 ئەو مانگە ئەم مانگە هەر کەسێک خۆی لە سیستەمی وەرگرتنی موچەی دیجیتاڵی تۆمار نەکردبێت موچەکەی پێ نادرێت بەدەستی بەکاش پێ نادرێت. بەڵام لە سلێمانی لە دهۆک خوێندنەوەی هەڵی بۆ کراوە بە موچەخۆران گوتراوە وا تێگەیاندراون کە تاوەکو سیوێکی مانگ هەر کەسێک لە ژماری من خۆی تۆمار نەکردبێت موچەکەی دەبڕدرێت. بەڵام بەم شێوێنی ئەم بڕیارە ئەم گشتانە تەنها بۆ سنووری پارێزگای هەولێرە، سنووری پارێزگای دۆک و سلێمانی جارێ هیچ وادەیەکی کۆتایی دیاری نەکراوە ئەگەر خۆیان تۆمار نەکردبێت موچەکانیان دەبڕدرێت. ئەمڕۆ قەرەباڵغیەکی زۆر لە بەردەم بانقەکان دروست بووە، خەڵکی لە نۆرەیەکی دوور و درێژ وەستاون بۆ ئەوەی فۆرمێکی هەژماری منیان دەستکەوێت و پڕی بکەنەوە بۆ ئەوەی سیوێکیمان کە پێیان گوتراوە موچەکەیان لێ نەبڕدرێت. بەڵام بۆ موچەخۆران بڕیارەکە بەم شێوەیە نییە، دەتوانن لە هەر کاتێکدا بێت هەژماری من پڕ بکەنەوە فۆرمی هەژماری من وەربگرن. بەڵام سیوێکی مان کۆتاوادەنیە تکایە، سیوێکی مان کۆتاوادەنیەکە ئەوەی هەژماری منی نەبێت خۆی تۆمار نەکردبێت فۆرمەکەی پڕ نەکردبێتەوە موچەکەی لێ ڕابگیرێت. ئەم بڕیارە تەنها بۆ سنووری پارێزگای هەولێرە. ئەما گشتانەکەی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێستا کۆپیەکی لە دەستی منە دەڵێت ئەو فەرمانبەرانەی تا ئێستا فۆرمی هەژماری من یان پڕ نەکردوتەوە، زانیاری و بەڵگەنامەی پێویستیان پێشکەش نەکردووە بۆ ئەوەی هەژماری بانکیان بۆ بکرێتەوە، لە دوای ئەو بەروارەوە کە 27 ئایارە ناتوان موچەکانیان وەربگرێت. لە خاڵی دووەمدا دەڵێت هەموو فەرمانبەرانی کە ژمارەی بانکیان کردوتەوە بەڵام کارتەکانی وەرنەگرتوتەوە جارێ کە ئەمە شوای کردووە نەتواندرێت موچەکانیان بە دیجیتاڵی وەربگرن پارەیان ڕابچێشن، پێویستە تا 27 ئایار تیمەکانی هەژماری من واتە 6 ڕۆژی دیکە کارتی بانکیان پێ بدەنەوە. دەڵێت ئەم ڕێکارانە بەشێکن لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری بۆ هاوکاریکردن و گواستنەوەی هەرێمی کوردستان بۆ سیستەمی دیجیتاڵی. بۆیە ئەمە دوایین ئاگادارکردن بۆ ئەو فەرمانبەرانی تا ئێستا کەم تەرخەم بوون لە بەشداریکردن لە پرۆژەی هەژماری من بە پێچەوانەوە خۆیان بەرپرسیار دەبن. ئەمە هەمووی لەگەڵ فەرمانبەرانی هەولێرە لە کۆتایی گشتانەکەدا تێبینێکی نووسی. لە تێبینەکەدا وەزیری دارایی دەڵێت لە پارێزگای هەولێر نزیکەی 163,000 فەرمانبەر خاوەنی هەژماری بانکی ئەوان بە شێوەی دیجیتاڵی موچە وەردەگرن. تەنها 4500 فەرمانبەر تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر موچەکانیان بە دیجیتاڵی نەکراوە کە دەکاتە کۆی 3% موچەخۆرانی شارستانی پارێزگای هەولێر. لەو ژمارە 2400 فەرمانبەر خۆیان لە هەژماری من تۆمار نەکردووە، ئەمان هەر خۆیان تۆمار نەکردووە، 2100 فەرمانبەریش خۆیان تۆمار کردو بەڵام تاوەکو ئێستا کارتەکانیان وەرنەگرتوتەوە کەواتە هیچ پەیوەندیەکی بە سلێمانی و دۆکەوە نیە. ئەو قەرەباڵغی لە بەردەم بانکان دروست بووە، هەڵە تێگەیشتنێک بۆ لەلایەن فەرمانبەرانی سنووری پارێزگای سلێمانیەوە ڕوویداوە و ئەمڕۆ بەلێ شاو چوونەتە بەردەم بانکەکان لە ترسیەوەی کە سیوێکی مانگ موچەیان ڕانەجگرێت ئەگەر خۆیان لە ژماری من تۆمار نەکەن. بەڵام من قسەم لەگەڵ هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کرد کەمێک پێشەستا و گوتی بڕیارەکە گشتانەکەی وەزیری دارایی تەنها بۆ هەولێرە ئەمە هەڵە لێکدانەوەی هەڵە تێگەیشتنێکە بۆ جارێ لە سلێمانی و دۆک وادەی کۆتایی دیاری نەکراوە، بۆیە دەتوان لە هەر کاتێکدا بێت بچن فۆرمی هەژماری ون وەربگرن خۆیان پڕ بکەنەوە. بەڵام سیوێکی مانگ تکایە کۆتاوادە نیە، ئەگەر خۆتان تۆمار نەکرد بێت هەژماری منتان نەبێت موچەکانتان لێ ببڕدرێت موچەکانتان لێ نابڕدرێت و پێویست بە قەرەباڵغی ناکات و پێویست بەوە ناکات کە ئێستا ئەمڕۆ تەنها والێک دراوەتەوە تەنها 10 ڕۆژی ماوە ئیدی ئەوەی خۆی تۆمار نەکات لە سیوێکی مانگەوە موچەی پێ نادرێت موچەکانتان ڕەناگیرێت. هێستا هیچ وادەیەک بۆ کۆتایی دانەندراوە.